لە کۆندا نەشتەرگەری جوانکاری وەک پێویستیەک بۆ باشترکردنی ژیانی ئەو کەسانەی کە کێشەیەکی جەستەییان هەبووە یان تووشی شێوان دەبوون لە جەنگدا داهات و دروست بوو. کۆمەڵێک بەڵگەی مێژووی گرنگ هەیە لەسەر سەرەتاکانی سەرهەڵدانی نەشتەرگەری جوانکاری. بەڵگەیەکی زۆر کۆن کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی پاشا رامسێسی دووەم و 2500 بۆ 3000 ساڵ پێش زاین کە لەسەر پاپایرەس نووسراوە و باز لەو کردارە جوانکاریە دەکات کە بۆ لوتی کراوە دوای مردنی بە دانانی چەند پارچەیەک لە بەشی پێشەوەی لوت بۆ ئەوی ڕوخساری دوای مردن تێک نەچێت چونکە ئەوان پێیان وابووە ڕوخسار ئاوێنەی ڕۆحە و نابێت تێک بچێت. یەکەم نەشتەرگەری جوانکاری بۆ مرۆڤی زیندوو لە وڵاتی هند لەلایەن پزیشکێک بە ناوی سوشەرتاوە کراوە بۆ ئەو کەسانی کە بە سزادان لوتیان پێشتر بڕابوو بە لێکردنەوەی بەشێک لە ناوچەوان بۆ داپۆشینی لوتەکە. یەکەم نەشتەرگەری جوانکاری ڕوود کە لە کتێبی پزیشکیدا ئاماژەی تەواوی پێکراوە لە ساڵی 1880 بووە لەلایەن پزیشکێکی جەنگەوە بۆ یارمەتیدانی ئەو کەسانەی کە لە جەنگدا ڕوخساریان تێکچوو بوو. لە سەردەمی ئێستادا نەشتەرگەریە جوانکاریەکان بەرەولایەنێکی ترچوو بۆ جوانترکردنی ڕوخساری کەسەکانە. لە وڵاتانی کە زۆرترین نەشتەرگەری جوانکاریان تێدا ئەنجام دەدرێت باشووری کۆریا، ئیتالیا، بەرازیل، کۆلۆمبیا، وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و تایوان. لێرەدا چەند پرسیارێک زۆر گرنگە. بۆچی خەڵک لە شێوە ڕوخساری خۆیان ڕازی نین؟ هۆکاری ئەم بڕوا بەخۆ نەبوونانە چین؟ ئەو نەشتەرگەریانی کە پێویستن تا چەند یارمەتی ژیانی کەسەکان دەدەن. بە پێچەوانەشەوە ماک و مەترسیەکانی زیادەڕەوەی لە نەشتەرگەری جوانکاری ناپێویست چییە؟ سڵاتان لێبێ ئازیزان، زۆر خۆشحاڵم کە هاتمەوەلاتان، هیوادارم کە هەموو لایەکتان تەندروستیتان زۆر باش بێت. ئەمڕۆ باز لە بابەتێکی زۆر گرنگەکەین، ئەویش باز لە نەشتەرگەری جوانکاری ئەکەین لە نێوان پێویستی و حەز و خوليادا. بزانین تا چەند نەشتەرگەری جوانکاری پێویست کاریگەری زۆر باشی هەیە لەسەر دەرونی کەسەکان و هەروەها بە پێچەوانەکەشی باسەکەین کە ئەو کەسانی کە پێویستیان بە نەشتەرگەری جوانکاری نیە و ئەیکەن باز لە ماکەکانی ئەوەش ئەکەین لەگەڵ دکتۆر محەممەد محمود کە بەڕێزیان پزیشکی جوانکاری و ڕێککارین. سڵاو لەوێ دکتۆر. سڵاو لە جەنابیشتان و لە بینەرانی کورسات. زۆر سپاس کە میوانداری و کردوین لە کلینیکەکەی خۆت ئەمڕۆ. بەخێر بێن. بژێت دکتۆر باز لە جوانی بکەین، بزانین پێناسەیەکی جوانی بکەین، دوای ئەوش باز لە نەشتەرگەری جوانکاریەکەی. هەتا ئێستا پێناسەیەکی جوانیم نەدیوە هەرچەنێ بە شوێنی شاگەڕاوم بۆ ئەوەی کە جوانی چییە. هیچ پێناسەیەکی وای نییە لە ناو هیچ لەیەکێک لە فەرهەنگەکانە لە قاموسەکانە. کەس نەیتوانیوە جوانی پێناسە بکات، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە زۆر بڵاوە لە ناو کتێبەکانە ئەوەیە کە جوانی ئەوەیە کە ئیسراحەتێک بیا بە چاوی بەرامبەر، ئەمە پێوترێ جوانی. بەڵام جوانی ئیتر بەشی زۆرە، ئەتوانین بڵین لێکدانەوەی زۆرە، جوانی هەموو شتێک جوانێکی خۆی تایە. بە ئایا تۆ بەو چاوە سەیری ئەەکەیت، ئەگەر بە چاوی هەنگ سەیریکەی چاوی هەنگ بەس گوڵە بینێ، چاوێکی تر هەیە وەکو چاوی کامێرای هاتوچۆ بەس مخالەفە ئابینێ، هیچ ڕێکەکەینەکان نابینێ. کەسێک لە چاوی دایک و باوکە زۆر جوانە، لە کاتێکە لەوانەیە لە لای ئێمە نەبێت، خوشک لای برا جوانە، کوڕ لای باوک جوانە، بۆ چونکە بە چاپ بەو مەبەستە سەیریەکە کە جوانیەکانی ببینێ. فعلەن واشە تۆ چاوی خۆت دەورە بینێ، ئەگەر بتەوێت جوانیەکانە بینی، ئەگەر نەشتەوێ ئەو جوانیەکە هەش بێ نایبینی. جا کێشەکە لەوایە کە کەسەکە خۆی بە چاوی خۆی جوانیەکانی خۆی نەبینێ. من ئەوەشم زۆر بینیوە کە زۆری ڕق لە خۆیەتی، زۆر نامرتاحە لەگەڵ جسمی خۆیە، زۆر ناڕازیە لە خۆی، لە کاتێکە یەک دنیا جوانی تێ لە چاوی چواردەورەکەیەوە دەوروبەری جوانیی بینن کەچی خۆی ئەوە نابینێ و هەر ناڕازیە لە خۆیە، ئەو متمانەیە. دکتۆر باز لە نەشتەرگەری جوانکاری بکەین، بزانین بە شقڵە گشتیەکەی نەشتەرگەری جوانکاری چییە، دوایش باز لە پێویستەکانەکەین و باز لە ناپێویستەکانیشەکەین. نەشتەرگەری جوانکاری بەتەنیا نییە، پسپۆڕیەکە پێوترێ نەشتەرگەری جوانکاری و ڕێککاری، بە عەرەبیەکەی پێوترێ الجراحة التەجمیلیە و التەقویمیە، بە ئینگلیزی پلاستیک ئەند ڕیکۆنستراکتیڤ سێرجری، یعنی ئەم شتە لە 12 بەش پێک هاتووە. بەشێکیان ئەوەیە کە جوانکاریە و ئارەزوومەندانە کەسەکە چێ دەستکاری بەشێکی جەستەی خۆیەکە، ئیتر لوتە، سنگە، سکە، چاوە، ڕاکێشانی دەم و چاوە، قۆڵە، هەر کوێیەکەیە. ئەمە جوانکاریە، ئەمە بەشێکی جوانکاری و ڕێککاریە. 11 بەشەکەی تری کۆمەڵک بەشی زۆر ئەساسین کە خەڵکی ئێمە بەوە زیاتر دکتۆرەکان ناناسن. بۆ نمونە بەشی سوتاوی،
سوتاوی کە زۆر بڵاوە و کەسەکە بەشێکی گرنگی لە دەستەیە کە پێستە پێست بەشێکی گرنگە و توان بڵم گرنگترین بەشە بۆ جوانی ئێمە پێست نەبێ ژێرەوە دیار بێ ژێر پێستەکە زۆر ناشێت بەڵام کاتێکە و پێستە لە دەستەچێت تۆ چۆن دروستیەکەیتەوە چۆنم برینە چارەسەرەکەی بەشێکی تر بریتە لە نەخۆشیە زگ ماکیەکان نەخۆشیەکە زگ ماکیەکان بۆ نمونەوەکو کەروێشکە لێوی کەروێشکی و کوونبوونی مەڵاش و بۆ نمونەوەکو پەنجەی زیاد بۆ نمونەوەکو هەر نەخۆشیەکی تر کە شێواویەکانی کە لە زگماکیەوە لەگەڵ کەسەکە پێوەی لەدایکە بێ ئەوانە ئەچنە بابێکی تری ئەم جوانکاریەوە بەشێکی تریان بریتە لە نەخۆشیەکانی شێرپەنجە و نەخۆشیەکانی لوو ئەوەی کە پێوترێ ئەم لووە پاکە یان پیسە یان شێرپەنجەیە هەر کاتێک وەرەمێک دروست بوو لە لەشی ئینسانە ئەو وەرەمەکە لای ئەبیت ئیتر شوێنەکەی بێ جوانکاری بۆ بکرێ و ڕێکاری بۆ بکرێ بڕۆ بۆ مەوزوعی حادیسەی سیارە و ڕووداوی هاتوچۆ و کەوت نەخوارەوە و شەڕ و چەقۆ و بریناری و هەموو جۆرەکانی بریناری و کەوت نەخوارەوە و هەموو ئەمانە و لێبوونەوەی پەلەکان و هەموو ئەمانە بریتە لە بەشێکی گرنگی نەشتەرگەری جوانکاری و ڕێکاری دکتۆر تا چەند نەشتەرگەری جوانکاری پێویستکاری باش ئەکا و کاری ئەرینی ئەکا لەسەر ژیانی ئەو کەسە لەسەر باری دەرونی ئەو کەسەی کە تووشی ئەگەر لە مناڵیەوە لەگەڵیا بوو بێت یاخود لە ماوەی ژیانیان تووشی ئەو حاڵەتانە بوو بێ خۆی جوانی ئەو نەحمەتەیە کە خوا داوێتی بە ئینسان و هەموو کەس حەزەکە جوان بێ بەڵام تۆ چ ڕێگایە گەگریتە بەر لە پێناوی ئەوەی کە جوان بیت ئەو بەشەی کە پەیوەندی هەیە بە نەشتەرگەری جوانکاریەوە نەشتەرگەری جوانکاری قیاساتی خۆی هەیە شەر نییە هەر کەسێک داوای نەشتەرگەریەکە بکات تۆ بۆی بکەیت یان پێویست بکات بۆی بکەیت جاری وا هەیە کێشەی زیاترە وەک لە جوانی پێ ببەخشێ جوانی پێ نابەخشێ کێشەی زیاتری بۆ دروستەکە و کەسەکە 100 خۆزگە ئەخوازێ بەوەی کە بگەڕێتەوە پێش نەشتەرگەریەکەی بەڵام زەحمەتە زۆر جار زەحمەتە هەندێک جار بە دووسێ نەشتەرگەری ئەنج ئەگەڕێتەوە سەر پێش خۆی متمانەیەک زیاترەکە بەخۆت کاکە ئینسانەکە ئەو شتەی ئەگەر مستحق بێ بەڕاستی ئەگەر پێویست بێت حەقی خۆیەتی ئەگەر نە ئەتوانم بڵێم نیوە و نیو داوای نەشتەرگەری ناپێویستیش ئەکرێت ئێوە وەکو پزیشک وەکو بەپێی ئەو باگراوندە ئەکادیمی کە هەتانە تا چەند ئامۆژگاری ئەو کەسانە ئەکەن کێن بۆلاتان بە تایبەتی گەنجەکان دکتۆر خۆمانەزانین کە ئێستا لەژێر کاریگەری سۆشیال میدیا و ئەو کەسانی کە ئەیان بینن ڕەنگە کاریگەری زۆری هەبێت لەسەریان تا چەند ئامۆژگاریانەکەن کە ئەو شتانەیان پێویست نییە ئەگەر بەڕاستی وەڵامە بمەوە کەوتۆتە سەر وجدانی دکتۆرەکە تا چنێکی زانستیانە لەگەڵ یا ئەڕوات نەتیجەکەی ئەبینێ زۆرجار دکتۆر ئەزانێ بە حەسەب ئەو تەجروبە و ئەزمونەی کە هەیەی ئەزانێ کە ئەو کەسە سوودەبینێ لەم نەشتەرگەریە یان نا ئایا تا چ ڕادەیەک ئەوەی کە لە مێشکی کەسەکەیە ئەگات بەوە چونکە جاری وا هەیە هەڵسەنگاندن بۆ کەسەکەکەیت کە ئەمە ئیشی دکتۆری دەرونیە بەڕاستی زۆرجار منیان نێرم بۆ لای دکتۆری دەرونی هەڵسەنگانی بۆ بکە بزانم ئایا ئەوەی کە خستێتی مێشکەوە چییە سەقفی تەوەقعاتی زۆر بەرز بێ چاوەڕوانیەکی زۆر زۆری هەبێ لەم نەشتەرگەریە پێی وابێ ئەبێ بە کەسێکی تر لە کاتێکا ئەو ڕسمێکی هێناوە بۆ من ئەڵێ من ئەمەوەکو ئەم ڕسمەوە بم باشە ئەگەر نەشتەرگەریەکی لوتی بوێ نەشتەرگەریەکە لوتەکەشی بکەی بەو بەڵام زەلامەکە نابێ بەو کەسەکە نابێ بەو بۆیە ئەمە لێرە بێتاقەتیەک بەجێ هێڵێ بۆ ئەم کەسێک کە نەشتەرگەریەکەی کردووە بۆیە کەوتۆ سەر وجدانی دکتۆرەکە کەوتۆ سەر ئەو گفتوگۆی لە نێوانیانە ڕوئەیە بێت جارێک دووجار سێجار دانیشن لەوانەیە پێویست بکە بە ڕاوێژکاری لەگەڵ دکتۆرێکی دەرونیە لەوانەیە پێویست بکە لەگەڵ کەسوکارەکەی دابنیشی چونکە جاری وایە ئەوەی کە داوایەکە بۆ خۆی نییە ئەڵێ من خۆم کێشەم نییە خۆ من بەدڵە بەڵام هاوسەرەکەم منی بەدڵ نییە ئەڵێ دایکم کێشەی هەیە لەگەڵما ئەمان ئەمەیان تۆزێک کەمترە چکە عادەتەن دایک و باوک زۆر مناڵی خۆیانیان لە لا جوانە
بەڵام ترە بێتۆ بزانی سەبەبی ئەوە چییە هۆکار چییە لە پشتی ئەوەی کە ئەم کەسە داوای ئەم نەشتەرگەریەکە چونکە ئەگەر نەگەیتە گفتوگویەکی تێر و تەسەل دوای نەشتەرگەری ڕێگەی گەڕانەوە نییە کێشە دروستە بێت لە نێوانیانە بۆیە ئەبێ چەند جارێک گفتوگوی لەسەر بکرێ و تەنانەت بنووسرێتەوە و ئیمزا بکرێ بۆ ئەوەی بەدڵنیایی دکتۆرەکە تێبگا کە ئەم کەسە چی ئەوێ بۆچی ئەمە ئاکات لە کتێبەکانمانە نووسراوە بۆ نمونە جاری وای نووسراوەڵێ ئەگەر نەخۆشێک ویستی ڕاکێشانی دەموچاو بکە لەبەر ئەوەی مێردێکی سرک بەم ناوە ناوی هاتووە مێردێکی سرک ینی بزێەوە بیانووی پێەگرێ ڕابگرێ ئەوە most likely ینی بەلایەنێکی زۆرەوە کە فەشە لە هێنێ چونکە ئەوە بیانوەکەی هەر دەموچاوەکە نییە ئەوەش پرچاکە بیانوێکی تری لەیەگرێ بۆیە تۆ بێ بزانی چ داواکاریەکی هەیە بۆچی ئەم شتەکە و تا چەند تەسیری دەرونی لێ کردووە لەم کەسە لە ژیانی زۆر کەس هەیە مستحقە بە نەشتەرگەری جوانکاری بەڵام تیاشایەتی بەڕاستی هیچ پێویست نییە. باش ئێستا باز لە نەشتەرگەری جوانکاری ناپێویستکەین زین کامانن و دواتریش باز لە ماکەکانیەکەین. نەشتەرگەری جوانکاری ناپێویست ئەوانن کە خەڵک لە تاو چاولێگەری ئەیکا ویان لەبەر بینینی لە سۆشیال میدیا ئەیکا یان لەبەر حەز و ئارزوویەکی شێتانە ئەیکا کە ئەم سەرسامە بە ئەستێرەیەکی سینەمایی یا لەسەر تەلەڤیزیۆن بینیوێتی یان لە سۆشیال میدیا بینیوێتی ژیانێکی خەیاڵاوی بۆ خۆی دروست کردووە ئەمیش ئەیوێ وەکو ئەووا بێ وا ئەزانێ گەر شکڵی وەکو ئەووا بوو ئەگات بەو شتانێک کە ئەو پێی گەشتووە بۆیە ئەمانە ناپێویستن ینی داواکاریەکەیان ناپێویستە ئەگەر نا نەشتەرگەری پێویست بوو قیاساتی خۆی جیاوازە کەسێک کە لوتی گەورەیە خوارە ناشرینە هەموو کەسە زانێ وایە ئێمەش قیاساتمانەیە ئەم گۆشەیە بێت چەند بێ پانی ئێرە بێ چۆنچۆنی حسابی بۆ کرێ هەمووی پێوانەیە بە سانتیم و بە ملیم حسابی بۆکەین ئەوی تری لەوە زیاتر دەرچوو شڵەژاوی دەرونی کەسەکە خۆی جاری وهەیە پێوەی دیارە یەکسەر چەند یەت ئەڵێ دکتۆر هەرچی ئەڵێ من ڕازیم بەڵام بگەم بەوەی بکەوەکو ئەم کەسەم لێبێ ڕسمەکەم پیشانەیە منیش ئەڵێم ڕسمی ترم پیشان بە ئەمەوێ بزانم ئایا بەو جۆرە لوتە لێوە چاوە سەرسامە یان بەم کەسە سێرەکەم 15 ڕسمم پیشانێ هەمووی هەیە یەک کەسە کەواتە تۆ بەو کەسە سەرسامیت واتەیەکو وابی هەڵێ لەکسەرەمە فەشەلێنێ و ناپێویستە ئەوە بێجگەلەوەی کە ئێستا لە وڵاتانی دراوسەیە کە تەسەورەکەم بە نزیکی بگاتە وڵاتی خۆشمان زۆر بەم جوانە بگاتە وڵاتی خۆشمان داواکاری زۆر ناپێویست هەیە کە هەمویان یانەوێت لە یەکتر بچن و تەنانەت زۆر زیادە ڕەوی تیاکەن چاو وەکو پشیلە بێ و برۆ وەکو ڕێوی بێ و گوێ وەکو دوو لە ڕووی بینەران وەکو گوێ درێژ بێ و تیژیەکەن سەری گوێەکە و یعنی کۆمەڵێک شتکە لە ئینسانیەت دەرەچێت کە زۆر ناخۆشاوە بەڕاست باسی تۆڕە کۆمەڵایەتیەکانە کرد کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەو وێنانەی کە لەوێ ئەیبینی ڕەنگە وێنەکان هیچ وانە بن فۆتۆشۆپ کرابن کاریگەری ئەمە چیە لە بەتابەتی لەسەر گەنجانمان کە هەر ئەوە ئەبینێت وەکو ئاشکرایە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕاگەیاندن سۆشیال میدیا ئامێرە ئەلکترۆنیە زیرەکەکان هەموو کاریگەریەکی زۆر دیاریان هەیە لەسەر ئەم بابەتە و بۆ نمونە کاتێککە تۆڕی سناپچات بڵاو بووە و فیلتەرەکان بڵاو بوو لە ساسی و نۆ نەشتەرگەری جوانکاری زیادی کرد چونکە بە سناپەکەەوە بینیوێتی وا ئەزانێ نەشتەرگەریەکەش وەکو سناپەکەی فیلتەرەکەی لەکە بەبوورە وەکو فیلتەرەکەی لەکە بۆیە هەتا فیلتەرێک زیاد بێ کێشەیەکی تر زیاد بێ بۆ دەرونی کەسەکە و نائارامە بێ و پێی خۆشەکە خۆی نەبێ ئەوە بێ ئێمە بێ خۆمانمان قوبول بێ ئەمەی کە ئەی بینین بەداخەوە زۆر لایەن دەوری تایە هەیە لە تیڤەکانەوە لە سۆشیال میدیاوە لە پەیجەکانەوە تەنانەت لە هەندێک لە پزیشکەکانەوە کە لە کۆمپانیاکانەوە و لە خەڵکی یاساییەوە کە ڕێکلام و دیعایەکی زۆر ئەکەن بۆ نەشتەرگەریەکانی جوانکاری
چۆن دعایە و ڕێکلام ئەکەن بۆ گستکێکی کارەبایی و ئۆتوێک ئاواش دعایە و ڕێکلامەکەن بۆ دەموچاوی کەسێک بۆ مۆدلێک بۆ شاجوانێک بۆ ئەمانە کە لە ڕاستی حەقیقی نییە ئەو شتە هەڵی زۆریشی تایە تەنانەت لە لای هەندێک لە پزیشکەکانیش وەکوتم پزیشکەیە پیجەکەی سیرەکەی پێش و پاشی داناوە بە پێوە ڕسمەکە پیشانەیە وەرگی کەسەکە پیشانەیە بەڵام بە پاڵکەوتویەوە ڕسمەکە ئەگرێت دوای ئەوە بینەریش ناپرسێ باشە بە پاڵکەوتوی هەر کەسێ پاڵکەوی هەر بخۆی وەرگی نامێنێ ئەوە لەوە بگرە کە یەک دنیا ڤیو هین هەیە بەکاری هێنن کە هەمووی بۆ خەڵەتاندنی چاوی ئەو کەسەیە کە ئەی بینێ و بەمە ڕایەکێشن و ئەچێت خۆی خاتە بەردەم ئەو نەشتەرگەریە ئەگەرنا فۆتۆگرافی و ڕسمگرتن بەشێکی گەورەی نەشتەرگەری جوانکاریە و کەسەکە ئەبێ لە هەمان لایتا بێ لە هەمان حاڵەتی وەستانە بێ لە هەمان ژوورا بێ بە هەمان جلو بەرگەوە بێ لە هەمان ڕوەوە بێت و ڕسمەکە بگریت بەڵام ئێستا مامانە نابینین ئەمە یەک دووهەم ئێمە دوای ئەوەش نابینین بەڕاستی تۆ لەویا پیشانمەیە پێمەڵێڵی خەتێکی باریک دیارە لەم نەشتەرگەریە بۆم کردووە بەرزکردنەوەی برۆ پێمەڵی خەتێکی باریک دیارە دوای 2 هەفتەم پیشان بە دوای 2 مانگم پیشان بە و بە کامێراش نامنەمەوێت کەسەکە خۆی ببینم بەڕاستی چکە ئێمە چەنەها کەزیێتە لامان لە کلینیک کێشەی لەگەڵ ئەوەیە هەیەڵێ دکتۆر ئەمەم کردووە بیدایە زۆر جوان بۆ کەچی ئێستا ئەوە دیارە دکتۆر خۆت تۆ پزیشکی پسپۆر جوانکاری ئەو شتانە جێ ئەەکەیتەوە بەڵام کەسەکان ڕەنگە هەر پێشی نەزانن جیایی نەکەنەوە ئەمە ئەمانهێنێت بۆ ئەو پرسیاری کە ئاستی ڕۆشنبیری کەسەکان تا چەند گرنگە لەم بواری جوانکاریەیە ئاستی ڕۆشنبیری لە ماڵەوە دەست پێیەکە لە دایک و باوکەوە کە بە مناڵەکانیان بڵێن جوان وسیقیان بۆ دروست بکەن هەتاوەکو پەروەردە هەتاوەکو مامۆستا و بەڕێوبەری خوێندنگا و مەکتەبەکان کە سیقەیەکی زۆر دروستکەن بۆ کەسەکان و دوای ئەوە بۆ کۆمەلگاش ئایا کۆمەلگا چ پێناسەیەکەکە بۆ جوانی بەڕاستی چ پێناسەیەک هەیە بۆ جوانی کامەیە لای ئێمە جوانە ئەو پێناسەی مەفهومی جوانیە ئەبێ ڕێکەوینەوە لەسەری چونکە جوانی ئێستا بووە بە چەند شتێکی بۆ بە چەند کچێکی مۆدل کە پیانەڵێن مۆدل جوانیم ئەوە نییە جوانی زۆر شتی ترە کە ئەکرێ بیبینین و وەکوتم لەوە دەست پێەکە لە خێزانەوە دەست پێەکە هەتاوەکو پەروەردە هەتاوەکو کۆمەلگا هەتاوەکو سوۆشیال میدیا هەموو ئەو لایەنانە دەوریان هەیە لەسەر هێشتنەوەی دەرونی کەسەکە بە ئارامی بۆەوەی سیقەیەکی بەخۆی دروست بێت ئەگینا شت هەمووی ببێ بەوە دامەزراندن لەسەر ئەساسی جوانی بێ شوکردن و ژنێنان لەسەر ئەساسی جوانکاری بێ دەرکەوتن و تێکەڵاوبوونی کۆمەلگا لەسەر ئەساسی جوانکاری هەموو شتێک بچێتە جوانکاری تەنانەت دەستکەوتنی سەرۆت و سامان لەسەر ئەساسی جوانکاری بێ ئەمە شتێکی خراپە دکتۆر تا چەند گرنگە ئێمە بەپێی مۆدل نەڕۆین خۆی بەپێی مۆدل ڕۆشتن بۆ منە لە ئەساسی ماڵێکە لە ئەکسسواراتێکە ئەمە ڕەنگە ئاسایی بێ بەڵام لە شکڵی دەموچاوتە ئەمە شتێکی زۆر مەترسیدارە بۆ نمونە من هەموو جارێڵم ڕەنگە ئەمڕۆ مۆدی شێوە ڕوخسارێ بێت 10 ساڵی تر ئەو شتە نەمێنێت گەڕانەوەش نییە وەکووتێ چی بکرێت لەم حاڵەتان ڕێکوایە تۆ دەستکاری ئەم شتاکەی ئەزان پێی بڵێ چەندێکە ئەم نەشتەرگەری و بیستووە ئەڵێ هەمووی چەند مانگێکە بیستومە یاڵە 1-2 ساڵە باشە ئەگەر دوای ئەوە مۆدلێکی تر داهات ئەمە خۆمان هەمومان بیرمانە پێش چەند ساڵێک پێش ئێستا لە سلێمانیا باوی قەڵەوی بوو هەموو خەڵک حەزی کرد قەڵەو بێ ئێستا باوی زەعیفی هاتووە کێڵە ماوەیەکی تر باوی چاوێکی تر نایە باوی لوتێکی تر نایە باوی شکڵێکی تر نایە لەبەرەوە نابێت تۆ دەستکاریەکی جێگیری لەشی خۆت کە نەتوانی ڕێگەر نەبێ بۆ گەڕانەوە ئەگەر ئەمە قش بۆیەکردنێکە ئەتوانیت دوای بۆ یەکیتەوە بیگۆڕی بەڵام تۆ شکلی پێست و گۆشت و ئێسقان و کڕکڕاگە و ئەمانە دەستکاریەکەی دوای ڕێگایەکی ترن نییە بۆ گەڕانەوە و پەشیمانیەکەی هیچ دادێکن نادا ئێمە ئازانین کە لایەنی بازرگانی و کۆمپانیاکان و سۆشیال میدیا و بازرگانەکان و یەک دنیا شت هەیە کاریگەریەکی کۆیان هەیە لەسەر گۆڕینی مۆدل هەر ماوەیەک و بە شتێکەوەی گرن و ڕەواجەیەن بە شتێک دوایی کە گۆڕا
ئەوە تۆیت کە بووی بە قوربانی ڕێگەیەکت نییە بۆ گەڕانەوە. باشە ئێمە هیچمان نەماوە تۆ کۆتا ڕێنماییت بە هاوڵاتیانی خۆشەویست بڵیت و بەتایبەتیش بە گەنجەکان ئەوانی کە ئێستا زۆر لە خەیاڵیان کە چەند جوانکاریەکی ناپێویست بکەن. من ئەوەی کەوتم دیسان ئێڵێمەوە بە چاوی هەنگ سەیری خۆت و کەسەکانی تریش بکە هەنگ لە نێوان هەزاران دڕکە گژوگایە ئەچێ یەک گوڵە دۆزێتەوە ئەو گوڵە ئابینێ. تۆ ئەگەر بە چاوی هەنگ سەیری خۆت و کەسەکانی ترێت کرد ئەوە ئەو کاتە جوانیەکانە بینی هەموو کەس جوانی خۆی تایە بەشێکی زۆر زۆر جوانی تایە تۆ ئەو جوانیە ببینە ئەوە توانێت بەردەوامی باتێ خۆشیت باتێ بۆ ژیانی خۆت و قوتت باتێ و متمانە و سیقەت باتێ بە خۆت. ئەگەر بە چاوێکی تر سیرت کردی جوانترین کەس بێنە جوانترین شت بێنە کە بە چاوی ڕخنەوە سیرت کرد بەڵێ توانێ ڕخنە بگری و لە لایەکی تریشەوە کەسەکان حەقی خۆیانە ینی بە جوانی بمێننەوە ئەمە بەوە ناگەێنێت کە ئێمە زەمی نەشتەرگەری جوانکاری بکەین نه ئێمە زەمی نەشتەرگەریە ناپێویستەکانەکەین ئەگەر نا ئەمە یەکێکە لە لقەکانی زانستی سەردەم و لە هەموو دنیا بابێتی و هەموو دنیای گرتوتەوە بەڵام خۆت بەرە دەستێکی ئەمین دەست پزیشکێکی ئەمینی بەویژدان و زۆر دوور کەورەوە لە ڕیکلام و ئەم بازرگانیانە و بچۆرە ناوەڕۆکی شتەکانەوە بەڕووکەش سەیری مەکە هەتاوکو بە هەڵەیانە چی چکە بە هەڵەیە چویت ئەو کەسێک کە زەرەرکە خۆتیت. ڕاستە دەستەکان خۆش بێ زۆر زۆر سپاس بۆتەوە هیوادارین کە هەموو لایەکتان سوودتان لە ڕێنمایەکانی پزیشکەکەمان بینی بێت ئەو کەسانی کە پێویستیان نیە نەشتەگەری جوانکاری بکەن و زەڕور نییە بۆیان بەڕاستی دوورکەونێ لی وەرە ئەو کەسانەشی کە نەشتەگەری جوانکاری پێویستە بەڕاستی تووشی شێرپەنجەیەک بووە بۆ نمونە خانمانە پێویستەکە کە سنگەکەی دروست بکرێتەوە یاخود تووشی ڕووداوێکی هاتوچۆ بووە یاخود زگماکێکی لەگەڵایە ئەوانە شتەردانی پزیشکی پسپۆری جوانکاری بکەن بۆ ئەوەی کە حاڵەتەکان باشتر بکە.